زۆری ڕووداوەکان و بینینی دیمەنی گیان لە دەستدان و برینداربوونی هاوڵاتیان لەسەر ڕێگای دەربەندیخان وارماوە بەهۆی خراپی هەلومەرجی ڕێگاکە ئەگەر چی لایەنە پەیوەندیدارەکانی باگانەیەنا بەڵام دوجار ژمارێک شۆفێری شۆفڵ و حەفارە و بار هەڵگر بەو ئەرکاستان و لەسەر ئەرکی خۆیان چاکسازی ڕێگاکەیان دەست پێکرد. شۆفێران وەک ئەرکێکی مرۆیی لەم کارە دەڕوانن کە دەیانەوێت ڕێگری لەو ڕووداوە دڵتەزێنانە بکەن کە دەبنە هۆی گیان لە دەستدان و برینداربوونی هاوڵاتیان. ئێمە ڕۆژانە لێرەوە تێن لەم ڕێگاوەوە بەڕاستی بار هەڵگرە بینی لێرەوە دەکەوێتە خوارەوە سایقەکەی گیان لە دەست دەدا. ئێمەش بە پێویستمان زانی وەکو چەند کەسێکی بار هەڵگر و سایە حەفارە و شۆفڵ بە پێویستمان زانی بێن ئەم جێگایە خۆڵی تێبکەین و پڕیکەینەوە. ئەو ڕووداوانەی ئێمە لەم شوێنە دەبینین حاڵەکانی دڵسەزیێنە و بۆ چەندەها کەسێرا گیانی لەدەست داوە. ئەمڕۆ ئێمە وەکو خۆبەخش هاوکاری حکومەت بکەین و چەند حەفارێکمان هاوردە و هاوکاری حکومەت بکەین. بە ئالیاتی خۆمان بە شۆفڵ و گڵابە بە ئەرکی مرۆیی خۆمانمان زانی بە حەفارە لە ئێستادا خەریکی دروستکردنی ئەو سادرین بۆ ئەوەی کە ئەو هیچ نەبێ تا ڕادەیەکی زۆر باش ئەو مەترسیە کەم کاتەوە لەسەر گیانی شۆفێران کە لێرەدا ئەکەونە خوارەوە زیاد لە نزیکەی 50 بۆ 60 متر لێرە شیوە بۆ خوارەوە. ئێمە هیواداری شۆفێران پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و زیانی گیانی کەم بێتەوە ئینشاءالله بە دروستکردنی ئەم ساترەیە. بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخان لەگەڵ تیمێکی سەرۆکایەتی شارەوانی دەربەندیخان هاوکاری ئەو خۆبەخشانە دەکەن و بەکارەکە دڵخۆشن چونکە ساڵانێکە لە چاوەڕوانی وەڵامی حکوومەتدان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی ئەو ڕێگایە. ئێمە لێرەوە سوپاسی ئەو گەنجە خۆبەخشانەیەکەن کە هەمیشە لە تەواوی گرفت و ڕووداوەکاندا هاوکاری ئێمە بوون و هەروەها سوپاسی شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکانی تریش کە لەم ڕۆژەدا کە دەوام نییە و سەرجەمیان دەرگای دائیرەکان و فەرمانگەکان داخراوە هاوکارمانن. بەڵێنە دەین کە هاوکاریکردنی ئەوان ببێتە هۆی ئەوەی ئەمەش زیاتر کار و پرۆژەی پێویست لە داهاتوودا جێبەجێکن. لێرە شۆداوە لە شۆفێرە بەڕێزەکانەکەم مەترسی ڕێگاکە و نەبوونی خزمەتگوزاری لە ڕێگاوبانەکاندا واگە هۆشداری زیاتریان پێ بدەین بۆی لە داهاتوودا بتوانن وەکو پێویست ڕێگاوبانەکان و بە پێ ڕێگاوبانەکان مامەڵە بە ڕێگاوبانەکانەوە بکەن. هەرچەندە حکوومەت چەند ساڵێکە پرۆژەی بەدووسایدکردنی ڕێگای دەربەندیخان وارماوەی دەست پێکردووە بەڵام بەهۆی قەیرانی دارایی و پێنەدانی بودجە پرۆژەکە تەواو نەکراوە و گرفت و خراپی ڕێگاکە هۆکارن بۆ ڕووداوی هاتوچۆ و گیان لە دەستدان و برینداربوونی هاوڵاتیان. سەلام ڕۆڤ گەلی کوردستان دەربەندیخان.